دکتۆر عومەر ئەحمەد مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە کەلار و لەگەڵمانە کۆمەڵێک قسە و گفتوگۆ و پرسیاری ڕاستاکەین بزانین وەڵامەکان چین و زانیاریمان باتە لەسەر ئەم بابەتە. دکتۆر عومەر بانیت باش و سڵاوە لێبێ، هیوادارم زۆر باش بیت. ماندوونە بن دەستان خۆش بێت بۆ ئەم بابەتە گرنگی کە ئەنجامتان داوە کە بەڕاستی جێی دەستخۆشیە. پێم بڵێ جارە بۆچی ئەم بڕیارەتان ناکە ئەم توێژینەوەیە بکەن؟ هۆکارەکان چی بوون کە وای لە ئێوە کرد کە ئەم توێژینەوەی ئەنجام بن و بە هاوبەشی لەگەڵ دوو هاوڕێی ترتە؟ باڵێ ئەم کاتتان باش بەیانی کاتێکە زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ کورسات. لە ڕاستیە ئێمە وەکوسی مامۆستا لە زانکۆی گەرمیان لە بەشی زمانی کوردی ئەڵساین بە ئەنجامدانی توێژینەوەیەک لەسەر چۆنێتی کارکردنی یان ئەو میکانیزمانەی کە هەر مۆدێلێکی زمانی بەکاری دەهێنێت لە پرۆسی بەرەمێنانی دەقدا لە هەموو زمانەکاندا. پاشان هاتین تاقیکردنەوەیەکمان کرد لەسەر چات GPT بە تایبەت GPT 4 ئەو کاتە ئەوە هەبوو، ئێستا GPT 5 هاتووە 5 هاتووە. هاتین وتمان بزانین ئاستی زمانی کوردیەکەی چۆنە، پرۆمپتمان پێئەدا، داوامان لێ کە دەقمان بۆ بەرەم بێنێت. سیر دەکەین کۆمەڵە ئیرەر و کێشە و گرفتی هەیە لە پرۆسەی بەرەمێنانی دەقی زمانی کوردیدا. تەمان ئیتر نازانم ئێوە ئەتانەوێت بچینە سەرەوەی کە توێژینەوەکەمان باسی چیەکە بە وردی. وەڵاهی من پێمان خۆشە جارێ باسێکی توێژینەوەکەمان بۆ بکەی، دواتر یێنە سەرە و بابەتانی تر دکتۆر. زۆر باشە. تەمان توێژینەوەکەمان لە دوو بەش پێک دێت. ناونیشانەکەی وەکو ئێوە خستانە ڕوو. تەمان توێژینەوەکەمان بە ئینگلیزی بڵاو کردوێتەوە ئێمە The Process in Language Model and Its Problem in Kurdish Language CK. تەمان Central Kurdish کوردی ناوەڕاستمان هەڵبژاردووە. GPT 4شمان وەکو ئەو تووڵەی یان ئەو مۆدێلە زمانی کە توێژینەوەکەمان لەسەری تاقیق کردوێتەوە بەکارهێناوە. لە بەشی یەکەمی توێژینەوەکەمانە گرنگترین ئەو پرۆسانەی کە هەر مۆدێلێکی زمانی بۆ بەرهەمێنانی دەق بەکاری هێنێت خستومانەتە ڕوو. بۆ نمونە پرۆسەی تۆکنایزیشنمانەیە، ئێمبێدینمانەیە، پارسین probability estimation، دیتۆکنایزیشنمانەیە لەگەڵ پۆست پرۆسیسین و هەروەها ڕانکین و ڕێڕانکین. هەموو یعنی تۆ بیر لەوە بکەرەوە هەر مۆدێلێکی زمانی کاتێک دەقێکت بۆ بەرهەمهێنێت لە هەر زمانێکی دیاریکراودا هەموو ئەو پرۆسانە ئەنجامەدات ئینجا دەقێک بۆ تۆ بەرهەمهێنێت کە تۆ لێیتی ئەگەی، بەڵام توی بەکارهێنەر هەست بەوە ناکەیت. پاشان بەشی دووەمی توێژینەوەکەمان تایبەت کردو بەچی لەسەر دوو لەم پرۆسانە وەستاوین کە بزانین بۆچی ئەم مۆدێلە زمانیانە، مۆدێلە زمانیە گەورانە، لارج مۆدێلانە کێشان لەگەڵ کوردیە هەیە. دوو پرۆسەمان هەڵبژاردووە، ئەوانیش تۆکنایزیشنە لەگەڵ پارسین. بۆچی ئەم دوو پرۆسەیەمان هەڵبژارد؟ چونکە ئێمە پسپۆڕیمان زمانەوانیە. ئەم دوو پرۆسەیە زۆر لە کۆمەڵێک میکانیزمی زمانەوانیە چن، بە تایبەتی تۆکنایزیشن کە بریتیە لە پارچە پارچەکردنی دەق بۆ بچووکترین یەکەی پێکێنەری. ئەمە لە زمانەوانی ئێمە چەمکێکمانەی پێوترێ immediate constituent IC پێکێنە ڕاستەوخۆکان کە لە ساڵی 1920ەکانە خراوەتە ڕوو. زمانەوانێکی ئەمریکی بەناوی بلومفیلد خستوێتە ڕوو. ئەو پێیوا بوو کە پێویستە زمان کورد بکرێتەوە بۆ ئاستێک کە چیتر لەوە توانای کوردکردنەوە بچووکردنەوەی نەبێت کە لە کۆتایی چیمان دەسەکەوێت دانە مۆرفێمەکانمان دەسەکەوێت. تاوان پارسینیش تۆکنایزیشنیش هەمان پرۆسە ئەنجامەدات بە هەندێک جیاوازیەوە لەگەڵ ئەو میکانیزمە زمانەوانی کە باسمان کرد. و پارسینیش پرۆسی دۆم کە جەختمان لەسەری کردوێتەوە لە چی ئەچێت؟ لەو میکانیزمە زمانەوانیان ئەچێت کە چۆمسکی لە ڕێزمانی بەرەمێنان نەخستوێتی ڕوو کە بریتیە لە ئەوەی کە لە ناوڕستەدا چی کەرەستەیەک سەر بە چ کەرەستەیەکی ترە. چونکە ئەو جاران ئەوتە ڕستە کۆمەڵێک وشەیە و واتە ئەدات، شتیوانیە لە ڕاستیە. ڕستە کۆمەڵێک وشە نیە، چەند فرێزێکە پەیوەندیکی ڕێزمانی لە نێوانیانە هەیە. مۆدێلی زمانی لە ڕێگەی پارسینەوە ئەو پەیوەندی ڕێزمانیە دەناسێت. یعنی بۆ نمونە تۆڵەی من دوێنێ نووسم، لە پارسینە مۆدێلەکە ئەزانێت من بەجێ هەیە دوێنێ نووسم هەردووکیان سەر بە فرێزەکرداریەکەن کە وەکوتمان فرێزێکی ئاوەڵکرداری ئەچێتە ناو فرێزێکی کرداریەوە.
ئەمە زۆر ینی باس لەوە کرد باس لەوەکە ئەو مۆدل لە زمانیانە کێشیان لەگەڵ زمانی کوردی بەیاد یاخوا ئەو سنترال زمانە کوردیە هەیە کە جەنابتان باسان لێوەکەن ئەم کێشانە چین یعنی بۆچی وا قوڵ بوونەتەوە کە ببێتە هۆی ئەوەی کە بەڕێستان هەستن ئەم توێژینەوەی ئەنجام بن طبعا بۆ ئەوی نەکەوینە هەڵی میتۆدی ناکەین چکە من پسپۆڕیم بواری ژیری دەستکرد و زانستی کۆمپیوتەر نییە هەموو هەڵەکان هەموو ئیدەرەکان دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە زمانی کوردی دەیتای دیجیتاڵی لە ئەنتەرنێتە کەمە هەموو هەڵەکان دەگەڕێنەوە بۆ ئەوە بەڵام توێژینەوە کە ئێمە توێژینەوەیکی زمانەوانیە بۆ نمونە ئێمە هاتوین لە بەشی دۆما وتومانە ئەم مۆدێلە هەندێک تۆکنی زمانی کوردی ناناسێتەوە بۆ نمونە یای خستنە سەر تۆڵەی سلێمانی ئەگەر بڵێ سلێمانی سەربەرز ئەبێ یایەکی تری بۆ زیادکەیت چکە سلێمانی خۆی بە یا کۆتایی دێت یای خستنە سەر ئامرازێکی خستنە سەرە مۆرفێمی ڕێزمانیە فرێزی دیارخەری دروستەکات ئەم مۆدێلە نەیناسیوەتەوە لە هەندێک ڕستەدا مەسەلەن زمانی کوردی وشەی ئاڵۆز و مۆرفۆسینتاکسی هەیە دیسانەوە مۆدێلەکە لەگەڵ ئەمەشا کێشەی هەبووە کۆمەڵە تایبەتمەندی تری زمانی کوردی بۆ منەوە ئێمە کۆمەڵێ پێشناومان هەیە پێشناوەکانی بە لە بۆ ئەمانە هەندێک جار دەگۆڕێن بۆ بەڵام چاتجیبیتی ببوورە ئەگەر گوێبیستی منوی چاتجیبیتی ڕەنگە ئامڕازێک بێ بۆ پێشبینیکردنی و شەواتەکە وشەیەکە نووسی وشەیەکی دواتر پێشبینی ئەکات و ئەینوسێت و ڕەنگە بڕیار لەسەرەوە بدات پێتان وایە کە هێشتام ئەپانە پێشبینی وشەی دواتری زمانی کوردی نەکردو مێکێک بێ لە گرفتەکان لە زمانی کوردیدا بۆ بەکارهێنانی چاتجیبیتی بەڵێ بەڵێ وەکو قسمانە ڕۆ ئێمە لە بەشی یەکەمە باسمان کردەوە پێوترێ پریدیکشن پرۆبابڵەتی لەسەر بنەمای ئەگەر ئیشەکات بۆ نمونە ئەڵێ وشەیە کاتووە لەو داتایی کە من پریترێنینم پێکراوە پێشتر چەند جار وشەیەکی تر بەدوایە هاتووە بۆی من ئەو دوو وشەیە بەیەکەوە بلکێنم و بیکەم بە مەسەلەن دەقێک یان ڕستەیەک بێگومان ئەو قسەی جەنابەت زۆر تەواوە ئەوان لەسەر بنەمای ئەگەر قسە ئەکەن هۆکاری ئەوەی کە ئەم مۆدێلانە ئیرەر ئەدەن هەڵا ئەکەن لە زمانی کوردیا بریتێ لەوەی کە دەیتای دیجیتاڵیمان کەمە ئێمە وەکو زمانی کوردی بەڵێ دکتۆر پێتان وایە چاتجیبیتی لەسەر بنەمای ئەو نەخشە و ئەگەرانە دامەزراوە کە داتاکان فێری بوونواتە چەند نەخشە و پلانێکی بۆ دانراوە کە بەپێی داتا ئەم چاتجیبیتیە کار دەکات و با بڵین بەکارەهێنرێ پێتان وایە کە ئەو وەرگێڕانەی کە چاتجیبیتی ئەیکات کێشە سەرەکیەکانی ئەوە بن کە هەڵەکان لەوەیە بن کاتێک کە ڕاهێنراون بەپێی ئەوە ڕاهێنرابێتن بەپێی شوێنی جوگرافی ئەو شوێنە بۆ نمونە ئایا زمانی کوردی لەبەرەوەی ئەم کێش تووشیم کێشانە بێت لەم ئەپانەدا لەبەرەوەی کە ئەم داتانە بۆ جۆرە ڕانهێناون کە بەپێی شوێنی جوگرافیەکەیان یاخود بڵین ئایا پێتان وایە چاتجیبیتی بێلایەن بێت یاخود بەلایەنەوە بۆ جۆرێ بۆ زمانی کوردی چکاو کارم کۆسەر باسی لەوە کردکە لە سەدا 20 زمانەکانی دیکە شوێنیان بۆتەوە بێ ئاخۆ زمانی کوردی لە شوێنێکی ئەم پێگەیەدا بێت خۆی لە ڕاستیە من دوێنێ ڕێژەیەکم بینی ئەڵێ 90 لە ڕاستیە یعنی زمانی ئینگلیزی لە 90 هەموو داتاکانی ژیری دەستکرد پێکەهێنێت زمانی ئینگلیزی هەموو زمانەکانی تێ سەدادەی پێکەهێنن بەڵام من ڕاستی لە پرسیارێکی تۆ بە دیاریکراوی تێ نەگەشتم ینی چۆن شوێنی جوگرافی یان بە مەبەست چاتجیبیتی بتوانێت هەڵە بکات لە زمانی کوردیا لە ڕاستیە بۆ نمونە منەوێ باسی بەڵێ مەبەستەکەم ئەوە بوو منەوێ باسی ئەوە بکەم فەرموو ئێستا ئەوەی کە گرنگە ئێمە بیڵێن چییە یعنی ئێمە چی بکەین بۆ ئەوەی زمانی کوردی بەهێز بێت لە ئەم مۆدێلە زمانیانە بە گشتی یەکێک لەوە بەڕاستی بریتێ لەوەی کە ئێمە بتوانین نووسین دەق بڵاو بکەینەوە لە ئەو ماڵپەڕانی کە ئۆپن ئەکسسن یعنی دەست پێداگەشتنی بە شێوەیەکی کراوەیە و مۆدێلەکان دەتوانن زانیاریان لێوەربرن لەوەکو کورتپیدیا و ویکیپیدیا یعنی ئێمە لەبری ئەوەی ئەو هەموو بابەتەی لە فەیسبوک و پلاتفۆرمەکانی ترۆک و ئینستاگرام و ئەوانە بڵاوەکەینەوە ئەگەر لە بمانەوێ ینی لە کورتپیدیا و ویکیپیدیایان ئەو سایتانەی کە ئۆپن ئەکسسن بڵاو بکەینەوە ئەبێتە هۆی ئەوەی کە زمانی کوردی داتای دیجیتاڵی زیاتر ببێ بۆیە من هەر لێسە و پێشنیازەکەم یعنی لەمە دوا هەوڵ بدەین بە زمانی کوردی بابەتەکانمان بڵاو بکەینەوە لە کورتپیدیا و لە ویکیپیدیا چکە زۆر ئاسانیشە ئیمێڵێک داخلەکەیت و ئەتوانی هەر بابەتێک بتەوێ لەوێ بینوسیت
دکتۆر با ینی ئێمە مادام بابەتەکەمان وا لێکرۆ جەنابە پسپۆڕیەکەش لە بواری ژیری دەستکرد و تەکنۆلۆژیا و ئەم بابەتانەیە هەیە ڕەنگە باشتر جەنابە ئاگادار بیت کە چۆن کارکردن لەسەر زمان لەناو ئەم ئەپانەیە خو لەناو ئەم ئەپلیکیشنانەیە بەکاربێت ینی پرسیارەکە ئەوەیە ئێمە بەغڵەت ئەم زمانە کوردیە دراوە بەم ئەپانە و داخلی ئەم ئەپلیکیشنانە بووە وا ئێستا گرفتی تایە یان نەخێر ئاپەکانن کە ناتوانن ئەم زمانە بخوێنەوە ئەم زمانە وەربگرن کامیانە دکتۆرانی بەڕێی جەنابە خۆی لە ڕاستە بە من یەکشت ڕاستکەمەوە ڕاستی من پسپۆڕیم ژیری دەستکرد نییە زمانەوانیە بەڵام بەپێ ئەو زانیاری هەمە ینی ئەو زانیارە سەرەتایی هەمە خۆی لە ڕاستە هەر مۆدێلی زمانی کاتێک هەڵا ئەکات یان ئەو دەقەی بەرهەمی ئێنێ ئەو ئاوتپوتەی بە تۆی ئەدات کە کێشەی تیابوو هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە داتای پێویستی لە بەردەسانیە ئەین تۆ من یەک نمونە دوێنمەوە ئەوترێ زمانی ئینگلیزی 130 و ئەوەندە هەندێک جار ئەوترێ 170 و ئەوەندە تریلیۆن پارامێتەریان وشەی هەیە بۆ نمونە لە مۆدێلێکی وەکو GPT ملیار یعنی هەزاران ملیار تریلیۆن ینی هەزاران ملیار ئەگەر هەڵە نەبم زمانی کوردی لەو زمانان هەیە کە لەو ریسۆرس لانگویجیان پێوتریانی ئەو زمانانی کە سەرچاو داتایان یەجگار کەمە یعنی ئیسە بۆ منێمە زمانی فارسی و عەرەبی ئەوانن کە نە زۆر باشن نە زۆر خراپن زمانی وەکو زمانی فەڕەنسی ئەگەر هەر بە ڕقم پێت بڵێم ئەمە نازانم تا چەند دقیقیش بووە هەر لە ئینتەرنێتەوە وەرمانگردوم زانیاریانە ئەوترێت مەسەلەن کۆمەن کۆرپۆسێکی هەیە زمانی فەڕەنسی 110 ملیار وشەیتیایە یان مەسەن زمانی ئەڵمانی ئەوترێت دیسانەوە کۆرپەسیان هەیە لە 30 ملیار وشە پێک دێت ئەی تۆ پێت وایە زمانی کوردی داتاسێتی کێبێ ئەوەندە بێ یان پرسیارە لە جەناب دەکەم کە مامۆست جەنابێت شارەزای زمانەوانی ئەو پرسیارە بە هەر ئاراسی خۆت بکەینەوە ینی زمانی کوردی هەرگیز لەکوێ چۆنە نەخێر بێ وەڵاهی هەندێک کاری باش کراوە کاری تاک بە تاک یعنی لەم لاو لەولا خەڵکێکە لە بواری ژیری دەستکرد دە پسپۆڕێکی زانستی کۆمپیوتەرە بڕوانەکەم داتای کوردی تا ئێستا گەشت بێتە دەیان ملیۆنیش یعنی دەیان ملیۆن پارامێتەریان وشەمان هەبێت لە داتاسێتێکە لە کۆرپەسێکە بۆی لە شوێنێکدا بنرێتیان دکتۆر بابەتەکە بەڕاستی بابەتێکی گرنگە ئەو بابەتێکی هەستیاریشە ئێستا بابەتەکە وا لێ بکەینەوە جەنابتان پسپۆڕی زمانەوانین وایە بەڵێ باشە منیش کابرایەکەم پسپۆڕی ئایتی و ژیری دەستکردم من ئەگەر کەسێکی وەکو جەنابێت نێت هاوکاریم بکە یا پرۆژەیەکی نەبێ یا بەرنمەیەکی نەبێ بۆ ئەوەی من لە ڕێگەی بە شارەزایەکەی خۆمەوە کە ئایتی و کە پرۆگرام سازیە خۆ من ناتوانم لە خۆمەوە وشە سازی بکەم و وشە بەم ئەپلیکیشنانە و ئەم داتانە داخڵ بکەم خۆ نابێت کەسانی پسپۆڕی وەکو جەنابتان بێن ئەم کارە بکەن و ئەم توێژینانەوە بکەن بۆی بتوانن ئەم کێشە و گرفتانی کە لەناو ئەم ئەپانە چارەسەر بکرێ کابراک لەواچێ کە یەکەم جاری بێ گوێی لە زمانی کوردیە بێ کە ئەپێکی وەکو چاجیبیتی بەکارێنە ئەوە غەڵەتی ئیملایی و ئەوە غەڵەتی وشە سازیتیە کە ڕەنگە زمانی کوردیەکە هە لە بەرچاو بکێ بەڵێ تەبان ئەو تێبینی ئەو پرسیاری جەنابەت زۆر تەواوە یەکێک لەو ڕێگەیانی بۆی زمانی کوردی ئامادەیەکی باش هەبێت لە نێو دنیای ژیری دەستکردا بریتێ لەوەی کە لیژنەیەکی پسپۆڕی ورد لە بوارەکانی زانستی کۆمپیوتەر و ژیری دەستکرد لەگەڵ ئەوەی کە زمانەوانی لەگەڵ دابێ بتوانن کۆرپەس دروست بکەن پەیکەرە زمان دروست بکەن و داتاسێتی زۆر زۆر گەورەی زمانی کوردی دروست بکەن و ئەم لیژنەیش بەڕاستی پێویستی بە خەڵکانی دڵسۆزە و پشگیری داراییە و کاتی زۆرە بۆ ئەوەی اینجا ئەوەی لە ڕاستیە دروستکردنی کۆرپەس خودی کۆکردنەوەی دەیتاکان گرنگ نییە ئەوەی کە گرنگە دواتر ئەوەی کە جەنابەت وتت زمانەوانیان لەگەڵا بێت بڵێت وشەکان چۆن بکەین بە تۆکن چکۆ ڕەنگە پسپۆڕێکی بواری ژیری دەستکرد یان زانستی کۆمپیوتەر قەدی وشەکان نەناسێتەوە ئەوی پێوترێ ستیم بۆیە پێویستە ستیمەری زمانەوانی لەگەڵا بێ و زمانەوانیان لەگەڵا بێت بۆ ئەوی بتوانن داتایەکی پاک
و کۆرپەسێکی داتەسێتێکی پاک دروست بکەن و کۆرپەسێکی دەوڵەمەندی زمانی کوردی دروست بکەن و بۆ ئەوەی کە ئەو ئیرەرانەی یان ئەو هەڵانەی کە مۆدێلە زمانەکان لە ئێستادا هەیەە نەمێنێت. دکتۆر پێ دوایە ئەم کێشانەی کە ئێستا لە ڕووی زمانەوانی و یاخود لە کاتێکە وەرگێڕانێکە کرێت لە ڕێگەی ئەپانەوە بۆ زمانی کوردی پێتوان وایە لەبەرەوەی کە ئێمە زۆر شێوە زارمانەیە یاخود با بڵین تا چەند ئەپانە لە خزمەتی زمانی کوردیدا بوون لە کاتێکدا ئێمە چەندین شێوە زارمان هەیە؟ وڵی یەک شتێ بە پێ بڵێم خۆی کێشەکانی زمانی کوردی زۆرن. ئێستا تۆ دەرفەت هەبێت من یەکێک لەو کێشانە ئەوەیە کە جەنابەت باسیەکەی ئەگە دەرفەت هەبێ من بەو کێشانە دێمە ینی ئەخەمە ڕووکە زمانی کوردی هەیەی لە دنیای دیجیتاڵی و دەستکردە. بۆن یەکێک لەوانە زمانی کوردی دو دیالێکتی سەرەکی هەیە ئەمڕۆ لە میدیا بەکارهێنرێ دیالێکتی کرمانجی ژوور و دیالێکتی کرمانجی ناوەڕاست. ئەگەر ئێمە تەنها یەک زمانی ستانداردمان هەبووایە هەموو داتاکان بەو زارە یان بەو دیالێکتە بڕۆشتایەتە ناو دنیای دیجیتاڵیەوە ئێستا زمانی کوردی زۆر دەوڵەمەندتر بوو لەوەی کە ئێستا هەیە. خاڵێکی تر ئێمە دوو سیستەمی ڕێنووسمان هەیە سیستەمی ڕێنووسی عەرەبی ئارامی لەگەڵ سیستەمی ڕێنووسی لاتینی. ئەگەر یەک سیستەمی ڕێنووسیشمان هەبووە زمانی کوردی بە شێوەیەکی گشتی دیسانەوە و خاڵێکی بەهێزە بوو. خاڵێکی تر بریتە لەوەی کە زۆر دەق و کتێب و ڕۆژنامە و گۆباری کۆنمان هەن بە ڕێنووسی کۆن نووسراون تا ئێستا نەکراون بە دیجیتاڵی و بە شێوەی PDF و وۆرد. باشە دکتۆر ببوورە ینی ڕاتەگرن بەس خۆگەر مەسەلەن ئەو دیالێکتە جیاوازانە بکە لە ناو زمانی کوردیا هەیە وڵاتێکی وەکو هندستان ئەزانی چەند زاراوەی تایە وڵاتێکی وەکو ئەڵمانیا کە باست لێوە کرد فەڕەنسا ئەمانە یەک دنیا زاراوایان تیا هەمووشی هیچ ئەم گرفتانیان نییە کە کورتەیەتی. بەڵام ئەوان زمانی ستانداردیان هەیە مۆدێلە زمانەکانیان کۆرپەسەکانیان لەسەر بنەمای زمانە ستانداردەکانیان دروستەکەن چکە ئەوان خاوەن زمانی ستانداردن بڕیار لێدراوە لەلایەن دەوڵەتەوە لەلایەن دەسەڵاتەوە. بەڵام بەداخەوە زمانی کوردی هەرچەند ئێستا ئێمە زمانی ستانداردی بڕیار لێدراویشمان نەبێ زمانی بە ستاندارد بوومان هەیە کە کرمانجی ناوەڕاستە. بەڵام وەکو وتمان یعنی بوونی دوو دیالێکت و ئاکات تۆ داتاکانت دابەش ببن بەسەر دوو دیالێکتە. باشە دکتۆر وەکو دوا پرسیارە ڕاستی بەڕێستانی یەکەم ئەم توێژینەوەی کە ئەنجامتانە گەشتن بەچی لەگەڵ خستنە ڕووی کێشەکان هیچ کام لە چارەسەرەکان خرار و لەم توێژینەوەیدا؟ بەڵێ چارەسەرەکان چین ئەوانن کە ئەڵین پێویستە کۆرپەسی کوردی دروست کرێ بە زووترین کات لیژنەیەک دروست کرێت تەمان لێرە و لەوێ ئیش کراوە یعنی کاری باش کراوە بەڵام ئەم هەوڵانەیەک بخرێت و ئەم لیژنەیە کە هەڵەسێت بە دروستکردنی کۆرپەس پێویستە ئەندامی کارای زمانەوانی تێدا بێت زمانەوانی بە ئەزمموی تێدا بێت و بتوانین داتاسێتێکی پاک کە نۆرمەلایز کرابێت ستانداردایز کرابێت بخرێتە بەردەست بۆ ئەوەی چیتر ئەم مۆدێلە زمانیانە ئەو هەڵانەی کە ئێمە دیاریمان کردو لە توێژینەوەکە دووبارە نەبنەوە بەڕاستی. و پێشنیازێکی ترمان ئەوەیە کە هەر لە توێژینەوەکە کردومانە پێویستە ئاخێوەری کورد قسەکەری کورد بە زمانی کوردی بنووسێت بە زمانی کوردی بە ستاندارد بووی ناوەڕاست بنووسێت و بە شێوەی فایلی دەنگی بێت یان بە شێوەی نووسراو بێت و بە تایبەت لەو شوێنانەی کە مۆدێلە زمانەکان ئەتوانن سوودیان لێ وەربگرن وەکو وتمان و کورتپیدیا و ویکیپیدیا بۆ نمونە. ئەمە گرنگترین ئەو ئینانە بوون یعنی مەسەلەن یەکێک لەو خاڵانە تۆ گەورەترین کێشەی بۆ ئەم دنیای دیجیتاڵی کوردی دروستکردو نەبوونی کیبۆردی کوردیە. من ئێستا پێشنیازەکەم بۆ ئێوە بۆ بینەرانیش کە دوو کیبۆردی باش هەن کە پشگیری زمانی کوردی و هەردوو دیالێکتیشەکەن دایبەزێنین لە مۆبایلەکانمانە. ئەویش گۆبۆردە ئەو کیبۆردە گۆگڵ پشگیری کردووە GO بۆرد ئەمە ئی گۆگڵە و زمانی کوردی تایە و سکیوریتیشی زۆر باشە. کیبۆردەکەی تریشی مایکرۆسۆفتە سۆفتکەی ئەوش زمانی کوردی هەردوو دیالێکتی تایە و پشگیری هەردوو دیالێکتەکات. نازانم ئێستا ئێوە ئەو کیبۆردانەتان دابەزاندووە لە مۆبایلەکانتانە؟ وەڵاهی من کیبۆردێکی ترم دابەزانەوە دکتۆرەوەم دانەبەزانەوە زۆریش لێ رازیم لەو کیبۆردە زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد دکتۆر عومەر ئەحمەد مامۆستای زانکۆکان بانی ڕاستەخۆ لە کەلارۆ لەگەڵمان نابوویت.